هاي تخومي وي اخرو بلا بتشي دباكي كره اخوتيه پیاوەکە آخر تۆ بۆ برایەنە ناڵێ میوە کەی ئاوا دەخورێ ئەوە زەرفی لێ ئەو ئەنلاگەی لێیە ئێستا بچم بە شەغبی کەمە دەرەوە برامە یعنی لە ماڵەکەشان نەبێت چی لێ بکەم خۆ دەری ناکەم بابە دەری ناکەم وام نەکتۆ پیاوەکە نازە سبەینێ جەماعەتی دایرە شوعبەکەی خۆم داوەت کردووە هەفتا کفتەمان بۆ بکە هەفتا کفتە؟ بۆ چەند نەفەرە لە دایرە؟ حەو نەفەرن کاکەوانە خۆ تەبیعین یەکی دە کفتە هەرە خۆن دە کفتە؟ خاتری خوا پیاوەکە ڕۆحم بە گیرفانی خۆت ناکەی ڕۆحم بەو دەست و بلەی من بکە بابە تۆ غەزبە لەسەر خزمەت ماکەی میوانە میێت و من خەڵگەم ناسێت و ئەی چۆن ئەی بڵێ مەیەن کاکە چینە مەطعەم نانەخۆین هەی خۆم بەرم هەموو شتێک غەزبە لەسەری مەسەلە غەزب نییە بەڵێ تۆ خزمەت ماکە لەوە ئەی پیاوەکە وەڵڵاهی زۆر باشم هەرچیتان کتووەنە نەمکتووەنە ئێستا نازە من وتومە تۆ خراپی بابە ئیشی ئافرەتیش ئەوەیە ماڵ پاکاتەوە خزمەت کات و بەسەر چاو پیاوە ئەوەیەتی نازەم تخواب جوم لە بۆڵە نەبێ نازە گوێ بگرە بڵێ برام وتی بۆ ئێوارە حەزمان لە بریانیە تۆزە پەتاتی زۆر تێکرا بۆ نییە زوو بیا بەرەزانیایە چییە تێکە بلە حەزی لە پەتاتەیە هەر بە خڕی بۆی دانە بابی خۆ ئەوانە هیچ حیساب بۆ ئینسان ناکەن دڵیان بۆت ناسووتێ وە دەزانن دیلیان گرتووە کوێر بۆ خۆ ئەلۆ ڕفعەت ئەزانین چۆن نەی عاجزە بم ئێستا بە نازەم وتم کاکە هەفتا کفتەمان بۆ بکە ئاها برادەرانی ژیان ئەی چووەم دە باشە بەخێر بن سەر چاو دەیخوا لەگەڵ خواڵ بلە یان کاکە فەرەج نازم هەرچەند ئاوا سەیدەکە من بە ناخی ئەو عەرزەیە ئاچم بۆ کاکە چیم کردووە ئێرۆڵە ئاخدە تۆ چییە ئەو سەر نەمزانانی ئەمە شۆرت یابی جامەی لە پێتا ئێتەوە جلی ماڵەوەیت چی لەبەرکە کوڕم ماڵەوەیە چییە من میوانمێت و خەڵگیە بۆ لام و ئاوا بوو بینێتی وەڵی تڕێ لە یەخە چۆنە بێشتیوە کوڕم نازانم عیبم نییە ئەمە جلی ماڵی لەبەرم کردووە بەس نازانم کاکە فەرەجۆزان سێ دەکەم نازم زۆر بێزاری لە من مەسەلە بێزاری نییە بلە ڕجال لێکم کاکە تۆ خۆ شعور نییە خۆ بە حەجم نییە مۆخ عیارەیەکتیان نییە عیبە کاکە فەرەجۆ قسانە بەم نەڵێ سەر چیم کرد نازانم چ هەڵەیەکم کردو لە ماڵەوە بزانم تۆ کەی بیر لە خۆ دەکەیتەوە بۆ بیر ناکەیتەوە ژنێ بێنی مردوو لەڵێ کەڵەسێری شاوی دە مریشتێ بێنێ ئەڵە مریشتێ ژنە بێنم تەواو عیبە دانا زلە حیتەیەکی وا لە ماڵە کاکە فەرەجینێنایشم هێشتا مناوم کاکە وەرە بناڵێکی ڕۆجات بۆ حسابی تۆ بێت تۆزێک گەوری بۆ دەرگاوە ناچیت مردوو مرێ عیبە تۆزی بیر لە خۆ کەرەوە هەڵی کەڵە شێری شامی بەزیوی لە ناحەلەبەیە ژنێ بێن و کاکە بیر لە خۆ بکەر و حیاتێک بۆ خۆ تەکوین کە وڵی نازم کاکە فەرەج نازم قسانەی تۆیەکی زۆر عیبە بەرامبەر بە من جا دوایەوە هەست دەکەم ئەو مۆزوعی ژنێنانە ئەمە براژن پڕی کردوویت باوکم بە قەبرێ باوکمی تێچووە نازە کەلیمە لە دەمی نهاتۆتە دەرەوە نازم من بۆ کەم احترامە دەگرێت کەم خزمەتێکە خزمەتی چی ئەخ کاکە من چ ئەرکێکم هەیە بەسەریەوە نەنان خواردن هیچ نازم هیچ مەسرەفێکم نییە بەسەریەوە وەرە کوڕم مەسەلە مەسرەف نییە تۆزێک بیرگەرەوە لە خۆت تۆ تاکەی دانیشی ئاوا لە ماڵەیە وڵی نازام کاکە فەرەجە دوای ئەوەش من خواردنیش خۆتە زانی بەخوا لە ئێوە کەمترە خۆم خۆ خواردنم هەر نەما شتیام نییە ئاوە ناخۆم ئاکە برامڕۆ لەو درهاتی تۆ دانیشی بەربە لەمێ برنجە خۆیت وڵی کاکە فەرەج یەک شتی پێ بڵم پێ و ناخۆش نەبێ ئەوە ئێستا تۆ جگەی باوکم بووێمە بکردایەتەوە هەزار ڕەحمەت لە باوکم باسی باوکم مەکە بوو قسەم مەکە بلە ڕجال لێکم خۆم تەواو نیم من ئەمەوێت تۆزێک شعوری بێنمەوە نایێت کاکە فەرەج بەجددی زۆر بێتاقەتە کردم منە ڕۆم تەواو ئەم ماڵە بەجێڵم منە ڕۆم ئەگەر جێژنیش هاتم و ماڵێ هەڵمەتەمی پیاوە بم ئەچی دەوتێن نەوەڵات چمە لای براژم ئەتیوە هەتا زل بێکەرەوێ براژنە نازان ئەجەب ئەرێ ئەڵێم کاکە فەرەج باسی بریانەکەی واری لا کردی ئەرێ پێی وتم وڵی وتم ئەگەرێکرێ ئەو شتەشی تێکە شتێکی خۆشەیە ها بەزال بزوو بەزی چی بەزالیا بەزالیا بەزاوەیەک دوو تووشی تێکە باشە بەسەر ئەرێ ئەڵێم شتێکی تر ئەرێ براژن لەو دوو کاکە فەرەج باسی ژنێنان شتی داکردم هەست دەکەم تۆ پڕە کردووە وەڵی بێزارم کردوون
بۆ خاتری خوا من بۆ بەخوا من قسەم نەکردووە ئاگام لە هیچ نییە والله خۆتە زانی خۆ من عزیز یەک مێشولە نایم ئەگەر نە بێزارم کردوون لە تێمەقەبەیە هەنەمە لەس ئەو جادێ ئەخەو نانا بەخوا من هیچم نەوت و ئاگام لە هیچیش نییە توزانم ژینیشکە دوسێ بانتۆڵ و سێ چوار قەمیسیم داناوە بۆ متووکە هەر بە هەوای شام بۆ متووکە باشە هیچ ئەمریکەتان نییە خزمەتکارەکەتان لێرەیە بێخەم بن